شۆڕ دەبنەوە بۆ ناو تەنچەکان؟ نا تەنچەکە دەبێنە ئەگوازینەوە تەنچەکە هەڵی جێڕینەوە بڵێن بۆ ئەوەی جەنازەکان بێتە و کونەی کە چوونەتە خوارەوە لێو دەریانەکەن بە ئاسانیش بەهۆی ئەوەی کە مەها مادەی قیڕۆوانی تێدایە زیان بە تەرمەکان نەگەیشتووە بە جامەکە تەرمەکان گەیشتوە و لێرە پاش ئەوەی کەوانە خنکاوان بە کۆسەرە ئیش کراوە شەڕارێکی ئاگریش دروست بۆ لە ژوورەوە تەرمەکان زیانە جگە لەوەی هەناسەنەماوە ئاگریشیان بەڵێ بۆەوەی ئاگرکەوتەوە بەڵام سوپاس بۆخوای گەورەکە لەوەندە وەستاوەتەوە ئێستا ئێمامانوێ قوربانی کە نەبێ بە سەلامەتی ئەو دەنازان دەکەین قیر و جفتی تێدایە ئەو تەنچیە ئەو قیری تێدا مادی قیر و ئەو موادی تیا کە ئیزوگامی پێ دروست سەکرێ ئیزوگامی خان و سەربان و شوێنانێکەوە ئیزوگام ئەفرۆشتری لە بازار ئەو کارگە ئیزوگامە ئەو موادی کە لێرەیە دیارەوەکو کوورەیە ئەو قیرە دەکوڵێن و پاشان خۆیان خامەکەی دەرەکەن و ئەیکەنە ئەو ئیزوگامە ئەو تەنکێکە لێرە بە ئەو نەفرانەکە کەوتون دەناوی ئیتر بەهۆی ئەو نەمانی ئۆکسزین و ئەو گازە ژەهراویەکەیدا بۆی گیانیان لەدەستداوە پاشان ئەوان بەبێ ئەوەی بگەڕێنەوە بۆ ئێمە بەڕاستی خاڵەکە لێرە یعنی ئێمە داوا لە هاوڵاتیان نەکەین کە ڕووداوێکە بینیان تووشی ڕووداوەکە بن لە کارگەکانن لە هەر شوێنێکن لە بازار چەند ڕۆژێک پێشتا لە بازار حاڵەتێکەوە بۆ سێ کەس حاڵیان زۆر لەوانە خراپتر بوو ئێمە توانیمان کەمتر لە دەخ و لە کەسێکیان بە سەلامەتی دەکەین نەمانێت کەسی گیان لەدەستدا لەو ڕووداوانە هاوشێوەی ئەوە ئەبێت ئەوان خێرا پەیوەندی بە ئێمە بکەن بەداخەوە برینداریش هەیە بێجگەلەوە ینی بەهۆی ئەوەی کە بە کۆسەر ئیشیان کردووە و ئەو ئاگرێکی گەورە کەوتۆتەوە لێرە چەند کەسێکیان لە کارمەندەکانی خۆشیان ئەوانەی خەڵکی ئێرەن بریندار بوون و گوازراونەوە نەخۆشخانە بەڵام ئەوان ناوەڵڵە ئەوان لەخوام بەڵێ ئەمە قسەی وتەبێژ بەرگی شارستانی هەولێر قەدەم شاخەوان سەید بوو کە لە ئێستادا تەنچەکە دەگوازنەوە بۆ شوێنێکی تر و هەروەها بە جۆرێک ینی خواری دەکەنەوە بۆ ئەوی بگەن بە تەرمەکان ینی لەم ڕووداوە جگە لەم دوو کەسەی کە گیانیان لەدەستداوە برینداری شێ هەروەکو وتەبێژ بەرگی شارستانی هەولێر ئاماژەی پێکرد و بریندارەکان گوازراونەتەوە نەخۆشخانە.